ئێمە وەک نوێنەراتیا ئەنجومەنە نیشتیمانی کوردی و دیگەل دەستەیە سەرۆکاتیا ئەنجومەنە نیشتیمانی کوردی ئەوان گەرەی وایە دویماهێکی هەفدیتنێ واڵ گەل ئەوان دەوڵەتێک و کارتێکردنا واڵ سەر وەزعی سووریە هەیە وەکی ڕۆسی و ئەمریکی و هەروەسا ئەڵمان و vê dîmahekê dîtine wal gel Brîtanya و هەروەسا دەست پێشخەریە فەرەنسی me pêk ve ev gengeşekirin ev babetên he. Encûmena Niştimanî Kurdî arasayî ve etrafê dewlî kir. Ew dîdar xasetan devereke got pêşhatên nih deverê de gor wan nêrîna Encûmena Niştimanî Kurdî hat diyar kirin. Me guhdarî nêrînê bîrûbûçûnê û nêrînên van dewletên xwedî rol hundirê Sûriya de jî kirin. Em hatin vê de hewlêrê derfetek peyda bû em nûneretiya Encûmena Niştimanî Kurdî hewlêr bibînin û buwara jî van xala û vê nêrîna he گفتگو بکن و دانستاندن بکن جنا دستوری و عملیات سیاسی هندره سوریه ده بگشتی هر وسط وان دورین گو ناف کردن دوره آرامه یا دوره امنیه او هلوستا امریکانا یا فرانسیا یا روسانا دانستاندن و الیاد چیل بن نرین دولت دوروبره و ضمن وان و هلو مرجع هذا ئەنجومەنا نیشتیمانی کوردی بەشێکی بنگەهینە پۆزیسیۆنا سووری بەگشتی نوێنەرەتیا وڵاتی کورد دکە نوێنەرەتیا هەلوێستا کوردی دکە نوێنەرەتیا خەباتە کوردی یاگۆ بوو ماف و هەبوونا گەلێک کوردی بنگەهین هەندێ سووریادا نەخاسم بێ مەرحەلا و دستورا سووریا تێ دنویساندر ڕۆژنامە بڤان کەسارە بێتر هەلوەستا خۆزەلال کردن چ ئەلمان بوون چ بریتانی بوون چ ئەمریکی بوون پشتگەریاوان بژێ دەست پێشخەریا فەرەنسیرە مەکاری بوو ئەم دەنگی خۆوەک ئەنجومانە نیشتیمانی کوردی داخوازی ملەتێ خۆ ئەم بزەلالی لەسەر ماسیل پێشیاوان دەولەتێ خودی هێز و خودی ڕۆل و باندۆر ئیرۆ دۆسەیا سووری دێ و مەهنێکیش فەرەنسیاژ ئەڵمانیا خۆست گۆ بڕۆلە گرنگتر ڕابندە دەڤێدێ وەک پشتگیریا vê daxwaza a got xelkê deverê bi tevayî dixwazin got deverek aram çêbibe û em wek Encûmena Niştimanî Kurdî jî ew devera aram dibin siya civakek navdewletî debe û xelkê deverê bixwe rêveberiya devera xwe bikin hinekî wek dibêjî aramî û têkevê deverê de.